لە کاتێکدا ئێمەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک سەرقاڵین بە گواستنەوەی ڕاژەکانمان بۆ سەر ناوەند بە تایبەتی کە دوجار فۆرمە واژووکراوەکانی زیاتر لە 5,000 مامۆستا و فەرمانبەر گەیشتە بەغدا و بێئەنجام مایەوە. حکومەتی هەرێمیش لە کەرکووک تەواوی موچەخۆرانی سەرقاڵ کردووە بە پڕکردنەوەی هەژماری من کە پێچەوانەی بەڵێنەکانی بانگەشەی هەڵبژاردنە بۆ تەوتین لە بانکە حکومیەکان. لە ئێستادا حکومەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان هەروەکو چۆن پرۆژەی پاشەکەوتکردن و دابەشکردنی موچەی بە چارەک و نیوان داهێنا و سەپاندیان بەسەر موچەخۆرانی هەرێم بەهۆی ناڕوونی و نادیاری و ناشەفافی داهاتەکانی هەرێمەوە تووشی گرفتی دارایی بووە لەگەڵ حکومەتی ناوەند. جگە لە هەموو ئەو نەهامەتیانەی زیاتر لە 10 ساڵە بەسەر گەلەکەمانیان داهێناوە و ئەم جارە بڕینی تەواوی موچەکانیشمانی هاتە سەر. هەڵبەت ئەویش بەهۆی گوێنەدان و حساب نەکردن بۆ کەس و ڕادەستنەکردنی داهاتەکانی نەوتی و نانەوتی کە کەس نازانێ هەرێم چی لێ دەکات. دەرەنجام موچەی تەواوی خەڵکی کوردستانیان گەیاندە تونێلێکی نادیار. بەڵام سەرەڕای هەڵە بەردەوامەکانی هەرێم و تێبینیەکانمان لەسەریان حکومەتی عێراق بە تایبەتی وەزیری دارایی لە بری ئەوەی سزای دەسەڵاتدارانی هەرێم بدەن کە پابەند نابن بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە زۆر بێویژدانانە دەست بۆ قوتی خەڵکی بێتاوانی هەرێ کوردستان ئەبەن و نانبراویان ئەکەن. بۆیە لێرەوە زۆر بەتوندی ئیدانە و سەرکۆنەی بڕیاری وەزارەتی دارایی حکومەتی ناوەند دەکەین کە بە ئاشکرا بڕیاری دادگای فیدراڵی پێشێل کردووە کە دەڵێ نابێ موچەی فەرمانبەران تێکەڵی کێشە سیاسەکان بکرێت و پێویستە هەموو مانگێک وەک فەرمانبەرانی عێراق فەرمانبەرانی هەرێمیش لە کاتی خۆیدا موچە وەربگرن. لە بری ئەم هەنگاوە دەیانتوانی ڕێگری لە نەوتی قاچاق و بازرگانی بەرپرسان بکەن و لە بەرامبەردا بڕیاری تەوتین جێبەجێ بکەن. ئێمە لەوە تێدەگەین کە هەڵبژاردن نزیک بۆتەوە لایەنە سیاسەکانی هەرێم و بەغدا دەیانەوێ شەقام لە خۆیان ڕازی بکەن و خودخوتەی خەڵک بدەن. بەڵام هەرگیز ئەوە ڕەوای حەق نییە کە لەسەر حسابی قوتی خەڵکی کوردستان هەوڵی کۆکردنەوەی دەنگ بۆ خۆیان بدەن. لە کاتێکدا خەڵک لە ڕۆژە پیرۆزەکانی ساڵدایە و چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز دەبوو مژدانە و جەژنانیان بە خەڵک بدایە نەقوتی ببڕن. پێویستە چیتر کێشە دارایەکانی نێوان حکومەتی ناوەند و حکومەتە کاربەڕێکەرەکەی هەرێم لەسەر حسابی هاوڵاتی و تاک و موچەخۆر نەبێت و بە ڕێگای لێک تێگەیشتنی سیاسی و یاسایی و دیبلۆماسی لە نێوان خۆیاندا چارەسەر بکەن. لە ئەگەری بەردەوام بوونیان لەسەر بڕیاردان بەڕاگررتنی موچە بە دڵنیاییەوە دەرگای دۆزەخی تووڕەیی موچەخۆران لە هەردوو حکومەت دەکرێتەوە و